بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 72 هاوکێشەکان و شیکارەکانیان. هاوکێشە واتە وەکو تای تەرازوو لای ڕاست دەبی یەکسانبی بە لای چەپ، بەڵام ژمارەکان و پیتەکان مەرج نییە وەکو یەک بن. بۆ وێنە لێرە یەکسانیم هەیە، هێما یەکسانە بە لە مابەینی ڕاست و چەپ. لە لای ڕاست ژمارە 82 هەیە، لە لای چەپ ژمارە 9 کۆپیتی م یان پیتی م کۆ 9 هیچ کێشە نییە. دوو بڕم هەیە، یەک لە لای ڕاستە یەکش لە لای چەپە، چونکە هاوکێشەیە واتە ئەو دوو بڕانە بەهایەکەیان وەکو یەکە یەکسانن. بڕەکان لە هەردوو لای یەکسانن، وەک چۆن کێشەکان لە هەردوو لای تەرازوو یەکسانن. هاوکێشە پیتەک لە هاوکێشەی هەیە، یان هەندێک جار دوو هەیە، بەڵام لەو وانانە زیاتر یەک پیت هەیە کە نەزانراوە. جارێ نازانین پیتەکە دەکاتە چ ژمارێک، ناوی لێدەنەی نەزانراوە. دوایە کە هاوکێشەکە شیکار کرا کە زانین پیتەکە دەکات چەند، کەواتە هاوکێشەکەم شیکار کرد، کەواتە دەبی بنووسم بۆ وێنە پیتی م یەکسانە بە ئەو ژمارەی کە لە پاش شیکارکردن بەدەستم دێ. لێرە بۆ وێنە هەتا بمەوێ، ئەگەر بمەوێ بزانم پیتی م دەکاتە چەند، دەبی 82 بینم، 9 لێ کەم 12 کەم 9 3، کەواتە 73. پیتی م دەکاتە 73، چونکە ئەگەر 73 کۆکەمەوە لەگەڵ 9 یەکسان دەبی بە 82. 82ش هەیە لە لای ڕاست. ئێستا دەتوانم شیکارەکەم هاوکێشەکەم شیکار کرد، کاتە ئەو زاراوانەی کە گرنگن هاوکێشە شیکاری هاوکێشە واتە پیتەکە دەکاتە چەند. ئەو ژمارەی کە نەزانرایە یان دیار نییە، جارێ نەزانراو یان نادیار، پاشان وشەی یەکسانی کە لە هاوکێشە زۆر وشەچی گرنگە، ئەوەی هاوکێشەی جودا دەکاتەوە لە بڕ تەنیا ئەو هێمایە. یەکسانی لە مابەینی بڕی لای ڕاست و بڕی لای چەپ. ئێستا هێمایەکی نوێش هەیە لێرە کە زۆر گرنگە. ئەو هێمایە واتە یەکسانە بە، ئەو هێمایەش واتە یەکسان نییە بە. یەکسان نییە، ئەوها هێمای یەکسان پاشان هێڵک، ئەوها واتە یەکسان نییە بە هێمایەکەی دیش یەکسانە بە، کەواتە ئەو دوانە پێچەوانەی یەکترینە. ساختکردنەوەی شیکاری هاوکێشە. هەندێک جار هاوکێشەکم هەیە و ژمارە چیشم هەیە، لێم دەپرسن ئایا 11 شیکارە بۆ ئەو هاوکێشەیە یان نا، ئەمنیش دەبی ساغی کەمەوە. دەچمە لای هاوکێشەکەم، دەچمە لای ڕاست ژمارە 18 هەیە، لە لای چەپ دوو ڕادە هەیە، یەکەچیان نەزانراوە، ئەوی دیش زانراوە. ئەمنیش ژمارە 11 دەینم، لە جیاتی دانان لە جیاتی پیتی س لا دەبەم، دەنووسم 11. ئەوجە لێرە هێمای پرسیار دادەنێم، چونکە لە خۆم دەپرسم ئایا لای ڕاست وەکو لای چەپە یان نا. کەواتە ئێستا ئەمن سەیری لای ڕاست ناکەم، هیچ تەنیا تەماشای لای چەپ دەکەم. 11 دەینم، 7 لێ بڕوە، یەکسان دەبی بە 4. ئەوجە پاشان دەچم تەماشای لای ڕاست دەکەم، دەبینم لای ڕاست ناکاتە 4، بەخۆی لای ڕاست 18.
لای چەپیش چوارە، ئەوە یەکسانی نییە، کەواتە یەکسەر دەنووسم لای ڕاست یەکسان نییە بە لای چەپ، چونکە 18 یەکسان نییە بە 4 دوو شتی جیاوازن. ئەو کات ساغم کردەوە کە نا 11 شیکار نییە بۆ هاوکێشەکە. 11 شیکار نییە، ئەدی چ شیکارە؟ ئەدی 25 شیکارە؟ دیسان بە هەمان شێوە هێمای پرسیار دادەنێم، جارێ سەیری ئەو لایە ناکەم، 25ەکەی لە زیاتی پیتی دادەنێم، هەفتی لێ بڕوە بزانم ئەنجامەکە دەکات چەند، ئەنجامەکەی لە خوارێ دەنووسم لێرە 25 کەم هەفت یەکسانە بە 18، ئەوجە دەچم سەیری لای ڕاست دەکەم، ئەویش 18 بوو، کەواتە یەکسەر لای ڕاست یەکسانە بەلای چەپ، کەواتە 25 شیکارە بۆ هاوکێشەکەم کە 18 یەکسانە بە ئەو هاوکێشە. ئەو هاوکێشە شیکارەکەی 25 واتە پیتە نەزانراوەکە ئێستا زانرا چەندە؟ ژمارە 25. هەر ئەوەندەیە شیکاری هاوکێشە زۆر زۆر ئاسانە. بێگومان ئەو هاوکێشانە زۆر ساکارن، هەندێک جار هەر لە کاتی چاوخشاندنەک بە هاوکێشەکە زوو دەزانی پیتی دەکاتە چەند. ئەوە لاپەڕە 72 سەیرەکی لاپەڕە 73 بکەم. ڕاهێنانی دوو جێبەجێکردن. سمکۆ 82 دانا سیدی هەیە یان پەپکەی هەیە، ئەو ژمارەیە نۆی زیاترە لەوەی کە خوشکی هەیەی، نۆدانەی زیاترە، واتە خوشکی چەندی هەیە، دەکرێت ئەو هاوکێشێت دروستکەین بۆ دیارکردنی ژمارەی پەپکەکان. ئایا خوشکی ئایا 91 یان 85 یان 73، واتە ئایا شیکاری پرسیارەکە چەندە؟ ئایا چ ژمارەکی ئەمن کۆ بکەمەوە لەگەڵ 9 دەبی بە 82؟ بێگومان ژمارە 73 بوو، ئەگەر کۆی بکەمەوە لەگەڵ 9 یەکسان دەبی بە 73، کەواتە یەکسەر دەزانم یان ژمارەکان دەینم یەک تاقییان دەکەمەوە، بەڵام ئەگەر یەکەم شت ئەو ژمارەم هینا و ساغم کردەوە باشترە، چونکە تەنیا هاوکێشە ئەو هاوکێشانە تەنیا یەک شیکاریان هەیە. ئەگەر زانیم 73 شیکارە، ئیدی 100 85 و 91 شیکار نییە، بەڵام لێرە بە 91 دەستیان پێکردە، 92 چی دەینین کۆی دەکەینەوە لەگەڵ 9 دەبیتە 100 ناکاتە 82 گچکەترە، ئەو جارەی 85 تاقی دەکەنەوە، 85 کۆی دەکەنەوە لەگەڵ 9 دەکانەوە 2 ناکاتە 82 هەتا دەینین 73ەکەی دەینین، ئەو کات دەزانین 73 کە کۆی دەکەمەوە لەگەڵ 9 یەکسەر دەبیتە 82، ئەوجا دەزانم کە لای ڕاست و لای چەپ وەکو یەکە، کەواتە 73 شیکارە. 73 شیکارە بۆ ئەو هاوکێشێ. لە نمونەی 3 نووسینی هاوکێشەیەک بۆ بڕیاردان لەسەر ژمارەیەک شیکارە یان نا. سەردار دەیەوێت جووتێکی نوێی ڕەوڕەوەی خلیسکێن بکڕی. چەندی پارە هەیە سەردار؟ 57,000 هەیە، بەڵام ئەو 57,000 38,000 دینار کەمترە لە نرخی جووتە ڕەوڕەوەکە. ئایا نرخی جووتە ڕەوڕەوەکە چەندە؟ 90,000 یان 95,000؟ بێگومان لێرە ڕێی ئاسانتر هەیە لەو ڕێی لەو کتێبەی بەدەستیان هینایە، یەکسەر ئەمن 57 دەینم کۆی دەکەمەوە لەگەڵ 38 بزانم نرخی جووتە ڕەوڕەوە بە چەندێکەواتە یەکسەر دەبا بم نووسی بە 57 کۆ 38 یەکسانە بە
یان نرخی ڕەوڕەوە ڕ ئەو جەکۆیان دەکەمەوە 7.5 کەواتە نرخی ڕەوڕەوەکە جوتە ڕەوڕەوەکە بە 95,000 دینارە کە زانیم بە 95 ئیدی دەزانم کە بە 90 نییە بەڵام لێرە ئیشەکەی لۆ خۆیان زەحمەت دەکەن دەینن هاوکێشەکی زەحمەت دەنووسن بێگومان دەبی بینم لەو هاوکێشەی 90 بینم لە جیاتی پیتی داینێم ئەو جە پاشان لە خۆم بپرسم ئایا دەکاتە 57 90 کە دەینم 38 لێکم دەکەمەوە دەبینم دەکا 52 ئەو کات هەز دەکەم ڕێکی بەبێ ئەوەی پێویست بی زەحمەتیان کردێ بەڵام بێگومان ئەوەش هەر ڕێگایە کەس ناتوانانی داینێکە هەڵەیە پاشان 95ەکەی دەینێن لە جیاتی پیتی دایدەنێن چونکە هاوکێشە ئەوەی ڕاستی بی بە 3-4 جۆر دەنووسرێ ئێستا ئەو هاوکێشەیە ئەمن ئەوها دەینووسم 57 کۆ 38 یەکسانە بە پیتی ئەوەش نووسینەکە لە نووسینەکە یان دەنووسم پیتی کەم 57 یەکسانە بە 38 ئەوەش ڕێیەکە کاتە 3 ڕێگا هەیە لۆ نووسینی ئەگەر ڕێی دیکەش نەبی بێگومان بەڵام لە هەمویان ئاسانتر ئەوەی ڕاستی بی ئەو ڕێیە کەواتە دەتوانم بە 2-3 ڕێی ئەو هاوکێشەشی کارکەم بێگومان ئەو هاوکێشانەش وەکو گوتم تەنیا یەکشی کاریان هەیە واتە ئەگەر 95 ڕاست بوو هەرگیز 90 ڕاست نییە ئەو هاوکێشانە کە ئەمەدەیان خینین لێرە تەنیا یەکشی کاریان هەیە بیر بکە و تاو توێ بکە بەراورد بکە لە نێوان هاوکێشە و بڕ بێگومان هاوکێشە هێمای یەکسانی هەیە لای چەپی هەیە و لای ڕاست و لای چەپی هەیە بەڵام بڕ هێمای نیە تەنیا یەک لای هەیە پرسیاری دوو زۆر گرنگە هەز دەکەم ئەو جۆرە پرسیارانە زۆر باشە ڕاهێنانی لەسەر بکەی و زۆریش ئاسانە نمونەیەک بێنە هاوکێشەیەک کە ژمارە 5 شیکاری بێت ئەمن دەچم ژمارە 5 دەنووسم لەگەڵ هەر ژمارەك کە بمەوێ بۆ وێنە 21 کۆ 5 یەکسانە بە چەند لە لایەق چەپ دەینووسم دەکا 26 ئێستا کە نووسیم دەچم ژمارە 5ەکەی دەسڕمەوە لە جیاتی هەرچ پیتێک بمەوێ دای دەنێم پیتی ناوی خۆت یان پیتی یان هەرچ پیتێک بە خۆت پێت خۆش بی ئەوە هاوکێشەکەم نووسی ئەگەر ئەو هاوکێشە شیکارکەی پیتی یەکسان دەبی بە 5 ئەوە بۆ وێنە نمونەیەکی دیکە چونکە هەز دەکەم زۆر گرنگن ئەو جۆرە پرسیاران ئەو جارەی 21 دەینم لە جیاتی کۆ کەم 5 دەکەم گرنگ ئەوەیە 5 هەبی لە هاوکێشەکەم 5 لێ بڕوە دەکات چەند 21 5 لێ بڕوە یەکسان دەبی بە 16 ئەو جا دوایە دەچم 5ەکەی دیسان دەسڕمەوە ئەو جە پیتێک هەر پیتێک بمەوێ پیتی ناوی خۆم یان هەر پیتێک بە کەیفی خۆم پیتی 21 کەم یەکسانە بە 16 یەکسەر دەردەچی دەبی شیکارەکە 5 بی ئەو جارەی تۆزەک جۆرەشکە دەینووسم ئەو جارەی دەنووسم بۆ وێنە 21 کەم یان 21 نا شتە چیتکە ژمارەشکە بنووسم بۆ وێنە 5ەکە هەر دەبی هەبی 5 کۆ 2 یەکسانە بە چەند یەکسانە بە 7 ئەو جە دەچم 5ەکەی دەسڕمەوە
دەنووسم پیتی ژمارە. شیکارەکە بێگومان پیتی دەزانم دەکاتە 5. یان ئەگەر هێشتا قورسی کەم بۆ وێنە بنووسم 10 بەش 5 دەکات چەند؟ دەکات 2. ئەو جە بچم 5ەکەی لابم لە جیاتی بنووسم پیتی ه. شیکارەکە کووە؟ ه یەکسانە بە 5 چونکە 10 بەش 5 ئەو جە دەکات 2. کەواتە دەتوانم بە هەزاران هاوکێشەی بنووسم بە خۆم دروستیان کەم. دەتوانێت ئەو جۆرە ڕاهێنانانە بکەی لەگەڵ هاوڕێیەکانت هاوکێشەی دروستکەی. یەکەم جار ژمارە چی دانێ ئەو جە ژمارەکەی بسڕەوە لە جیاتی پیتەک دانێ. لەو کتێبەش هەر بەو جۆرەی هاوکێشەکانیان دروست کردیە کە دێتە بەرچاوت هەز دەکەی قورسە، بەڵام زۆر ئاسانە ئەگەر تۆزێک ڕاهێنانی لەسەر بکەی. ئێستا هاتمە کۆتایی لاپەڕا 72-73 دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.